لە کۆتا کۆبوونەوەی خۆیاندا لە سێم مانگە ئەنجومەنی سندیکای پارێزەران بڕیاری داوە هەڵبژاردننی پارێزەران بە لیستی داخراوی نیمچە ڕێژەیی بێت. بڕیارەکەش بەدەنگی نوێنەرەکانی یەکێتی و پارتی لە ئەنجومەنەکە دەرکراوە. ئەندامێکی لیستی ئاوبەشی پارێزەرانیش دەڵێت ئەم بڕیارە دەرهاویشتەی زۆر خراپی هەیە وا دەکات پارێزەران متمانیان بە سندیکاکەیان نەمێنێت و ڕێژەی بایکۆتیش لای پارێزەرانی ڕاستەقینە بەرز دەبێتەوە. خەڵک باوەڕی بە پیشەیبوونی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و ڕێکخراوە پیشەیەکان نامێنێت. مەترسی ئەوەمان هەیە کە بەشێک لە پارێزەرە بەڕێزەکان لە ڕەتفعلی ئەو سلبیات و ئەو خراپانی کە ئەم بڕیارە هەیە بایکۆتی هەڵبژاردنەکە بکەن کە بایکۆتی ئەو هەڵبژاردنەش بکرا ئەمەش یعنی بۆ هەردوو حیزبی دەسەڵاتدار و حکومڕانی ئەم هەرێمی کوردستانە خاڵێکی ئیجابی باشە. چونکە ئەوانەی کە خەڵکی حیزبی خۆیانن دەینێرن بۆیە بە زۆر بێت بە هەر شتێک بێت دەینێرن بۆ ئەوەی کە دەنگ بدات. ئەو کەسانی کە بە فعلی خەمخۆری کەرامەت و میهنەی پارێزەرایەتی پارێزەرن ئەو کەسانە احتیمال ئەو هەیە بایکۆتی بکەن. لە دەرەنجامدا ئەو کەسانە زیانبار دەبن کە فعلی خەمخۆری پیشەی پارێزەرینە. خەریکی پاراستنی بەرژەوەندەکانی حیزبەکانیان لەناو سندیکای پارێزەرێکیش پێی وایە نوێنەرەکانی یەکێتی و پارتی لە ئەنجومەنی سندیکای پارێزەران لە جێگای ئەوەی خەمی پارێزەران و پیشەی پارێزەرایەتیان بێت خەمی بەرژەوەندی حیزبەکانیانە. سەرچاوی ئەم کێشەیە لەوە سەرچاوەگرێ بەڕاستی کە لە بری پارێزەران لە بری ئەنجومەنی سندیکای پارێزەران ئەم ڕێرە لایەن حیزبەوە دەرچووە لایەن هەردوو حیزبی یەکێتی و پارتیەوە دەرچووە. بەڵام جێی داخە کە پارێزەران کە ئەندامانی ئەنجومەنی پارێزەران لە باتی پاراستنی بەرژەوەندی پارێزەران و ئەندامەکانی سندیکا خەریکی پاراستنی بەرژەوەندەکانی حیزبەکانیان لەناو سندیکای پارێزەران دیارە هەڵبژاردننی لیستی داخرا و بەم میکانیزمە بۆ هەڵبژاردنێکە بۆ کۆنگرەی سندیکای پارێزەرانە زیانێکی گەورە ئەدات بە پرۆسەی دیموکراسیەوە بە خودی پارێزەران لەبەرەوەی پارێزەر لەم پرۆسەیە نوێنەرێک بۆ خۆی هەڵبژێرێت کە خۆی قەنەعەتی پێێتی کە بە شەخسی دەنگ ئەدا بەو کەسە بۆی بیکاتە نوێنەری خۆی لە کۆنگرە. بەڵام کاتێک کە لیستەکە داخراوە بێت دەنگی پارێزەر کەس نازانێت بۆ کێچێت. هەڵبەتە دانانی ئەو کەسانیش کە لە پێشەوەی لیستەکان دەبن هەمیشە کەسانن کە دڵسۆزی حیزبن نەوەکو کەسانێک کە دڵسۆزی پارێزەران نەوە کەسانێک کە هاوپیشە پیشەیانە بیر بکەنەوە نەوەکو کەسانێک کە شارەزا بن لە بواری پیشەی پارێزەرایەتیە. ئەنجومەنی سندیکای پارێزەران کە لە 6 ئەندامی پارتی و 3 ئەندامی یەکێتی و 2 ئەندامی سربەخۆش پێکاتووە لە مانگی 3 ساڵی 2010ەوە وادەکەیان بەسەر چووە. بەڵام ماوەی 19 مانگا بە بیانووی جۆراوجۆر هەڵبژاردننی سندیکای پارێزەرانیان دواخستووە. لە ئێستاشدا ئەگەر جارێکی دیکە دوانەخرێتەوە وا بڕیارە لە هەفتەی ئەم مانگا لە هەموو لەقەکان هەڵبژاردننی سندیکای پارێزەران بەڕێوە بچێت و لە کۆی هەر 100 پارێزەرێک کەسێک دەبێتە ئەندامی کۆنگرە و یەکێتی و پارتیش بە یەک لیست بەشداری هەڵبژاردنەکە دەکەن. پاشان دەبێت دوای کەمتر لە 30 ڕۆژ لە ڕۆژی ئەنجامدانی کۆنگرەکە ئەنجومەنی سندیکا هەڵبژێردرێت و دواتریش ستافی لەقەکان هەڵدەبژێردرێن و پاشان نیشەندامانی ژوورەکان لە سنووری هەر شارێک دیاری دەکرێن. سندیکای پارێزەرانی کوردستان لە ساڵی 1993 دامەزراوە و 5 لقی لە هەولێر و سلێمانی و دهۆک و کەرکووک و هەڵەبجە هەیە و نزیکەی 8,000 پارێزەر ئەندامی کارای ئەو سندیکایەن. ڕاستی حەمە ئەمین، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.